يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخوانا ساني بريز لو تالي جمعي رابردودا باسي خيانت مان كرت أو شتيكا پێش ئەوەی ڕوو بدا بە بیستنی وشەکەی ئینسان ناخی دەهەژێ لە هەر شوێنەکە، لە هەر ماڵێکە، لە هەر بازاڕێکدا، لە هەر نیشتیمانێکدا کەسانی خیانەتکار هەبن، خەڵکە پاکەکەش ژیانی لێ تێک دەچێت. لەبەر گرنگی ئەو باسە و مانەوەی بابەتەکە کە تەواوم نەکرد وتاری ئەمڕۆ ئینشاءالله وەکو تەواوکەری وتاری ڕابردوو باسی خیانەت دەکەینەوە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە دەفەرمێ إن الله يدافع عن الذين آمنوا إن الله لا يحب كل خوان كفور. لە سوورەتی ئەلحەج ئاەتی 38دا خوای پەروەردگار دەفەرمێ دڵنیابن بەڕاستی خوا بۆ خۆی دیفاع دەکا لە ئیمانداران دەپارێزێ. بەڕاستی ئەم ئاەتە خۆشترین موژدەیەکە بۆ ئێمەی ئەهلی ئیمان. ئەگەر ئینسان لە دنیادا کاربەدەستێکی باڵادەست بناسێ، هەمیشە شانازی پێوە دەکا و پێی پژ ئەستورە ئەڵێ ئەگەر تووشی گرفتاریەکیش بووم فڵان کەس بۆ خۆی هەموو شتێکی بەدەستە، هەر بە تەلەفۆنێک دەمم بیگاتێ ئیشەکەم بۆ دەکا. دەی کەسی بێکەسان خالقی هەمومان ڕەب العالەمین خۆی دەفەرمێ دڵنیابن ئەی ئیمانداران هیچ گومانتان نەبێ ئەڵڵاه پارێزگاری لە ئیمانداران دەکا. جا يدافع بفعل مضارع يعني ببردوامی چۆن دیفاعی لە سەحابەکانی پێغەمبەر کردووە صلی الله عليه وسلم هەتا ڕۆژی قیامەت لەسەر ڕێبازی ئیمان و ئیسلامەتی لامەدا خۆت بسپێرە بە ئەڵڵاه. يدافع دەگاتە مدافعەتەن زۆر بەهێزترە لە دافع لە زمانی عەرەبیدا، یعنی باشترین پارێزگارێک کە ئینسان خۆی لێ پەنا بدا و پشتی پێ ببەستێ و بە کەسی خۆی بزانێ ئەڵڵایە خوای وعدی داوە دیفاع لە ئیمانداران دەکا. بۆ خوا دیفاع لە ئیمانداران دەکات؟ چونکە ئیماندار دوو سیفەتی تێدایە. یەکەم لە ناوەکەی خۆیەوە ئەمینە، ئیماندار دەبێ ئەمین بێ، خیانەت ناکا. دووەم ئیماندار هەر شتێکی کە هەیە ناڵێ هی خۆمە، دەڵێ خوایە حەمد و سەنا بۆ تۆ، ئەمە هی تۆیە. بەم دوو سیفەتە خوای گەورە ئیمانداران دەپارێزێ و خۆشی دەون. إن الله لا يحب كل خوان كفور. بزان و دڵنیابن هەر کەسێ دوو سیفەتی تێدا بێ خوا خۆشی ناوێ، خوا پشتی تێدەکا، خوا پشتی ناگرێ. هەر کەسێ خەوان بێ. خەوان لەگەڵ خائینە فەرقی ئەوەیە، خائین کەسێک کە کەسێ چاکەی لەگەڵا کردووە لە بیرەتی بەڵام خیانەتی لێ دەکا. خەوان لەو پیسترە، یعنی هەر نازانێ خوا چی پێبەخشیوە. خیانەت نەکەی گەیشتۆتە ڕادەیەک هەر ئەو ئەمانەتەی پێستراوە لە یادی کردووە. ئەمانەتی ئیمان بە هەمومان سپێدراوە. خۆشەویستان، ئێمە لەنا کاتێکە لە دایک نەبووین خوای پەروەردگار بە ڕوحەکەمانی وتووە ئەلەستو بڕەبیکم قالوا بەلا، من پەروەردگاری ئێوەم، هەموو جوابمان داوەتەوە بەڵێ یا ئەڵڵا. ها ئینسان فیتڕەتی پاکە، ئەو کاتێک کە تینت بۆ دێ، ئەو کەسەی نوێژ ناکا، ڕۆژوو ناگرێ، قەت مزگەوتی نەدیوە، کە تووشی تنگانەیەک دەبێ یەکسەر بەبێ ئەوەی هەست بەخۆی بکە هاوار دەکا یا ئەڵڵا، هیچ ناوی چکەی لەبیر نامێنێ یا ئەڵڵا نەبێ. حتا مشریکەکانی قوڕەیشی جووا بوون کە لێیان دەقاوما یەکسەر بەبێ ئەوەی لات و عوزەیان لەبیر بمێنێ دەیان گوت یا ئەڵڵا. ئەو کەسەی خەوان بێ خیانەتی لەو عەقیدە کردووە. ئەو کەسەی سپڵە بێ، ئەو کەسەی ئەو هەموو خەڵاتی خوای گەورە لەبەر چاوێتی ڕۆژێ بەدەمیان نایە بڵێ یا ئەڵڵا سوپاس بۆ تۆ، ئەو هەموو سفرە هەڵدەگیرێتەوە ڕۆژێ لە بیری نییە لە دوای ناخواردنەکە بڵێ خوایە گیان حەمد و سەنا بۆ تۆ. هەر کەسێ سپڵە بێ بەرامبەر بە خوا، بەرامبەر بە چاکەی خەڵک خوا خۆشی ناوێ. جۆرەکانی خیانەت. یەکەم جۆری خیانەت بریتیە لە خیانەت لە عەقیدەی خەڵک. ئیماندارانی بەڕێز، هەر کەسێک
بێدینی بێنێتە ناو میلەتێکی مسڵمانەوە ئەوە خیانەتی لە عەقیدەی ئەو خەڵکە کردووە. ئای بەداخەوە هیچ میلەتێک وەکو میلەتی کوردی ئێمە دیندارێکی پاک نەبوو، بەداخەوە فکرەی بێدینیان هێنا. هەر کەسێک ناوی هەر شتێکە و هەر شتێک لە خۆی دەنێ، هەر کەسێک کتێبی بێدینی بڵاو کاتەوە، گۆڤاری بێدینی بڵاو کاتەوە، عەقیدەی بێدینی بڵاو کاتەوە، نەعوذ بالله ئیستیهزا بە گاڵتە بەخوا و بە پێغەمبەر و بە مزگەوت و بە دین و بە مقەدەساتی ئەم میلەتە بکە، ئەوە خائینترین کەسە پێمان. ئێمە وا دەزانین خاین هەر ئەو کەسەیە لە بازاڕە دەستی بڕیوی، خاین ئەو کەسەیە کەوا فێڵ لێ دەکا ئەم ئیسلامەتیە پاکەی کە ئێمە وەرمانگرتووە لە باو باپیرانمانەوە بە دیاری بۆمان ماوەتەوە بیەوێ لە مێشکمانە تێشی بدا. خیانەتکار هەیە بە ناوی ئاینەوە، هەر کەسێ دینی پاکی حەق وەک خۆی نەگەێنێ ئەویش خائینە. ئەها میلەتی کوردی ئێمە ئەم دینداری چەند جوان وەرگرت بوو، مناڵێک قورئانی لەبەر بوویایە، ئەگە سوورەتی قول هو الله بوویایە مادام دەیانگو فەقەیە کە خەڵک دەبەری هەڵدەستا لەبەر خوا دەیانگو دەوە قورئانی دەسنگایە، قورئانێک لە شوێنێکا بەرز بکرایەوە هەموو خەڵکەکە هەڵدەستان دەیانگو قورئان بەوێ داهاتووە. ئێستا بەداخەوە جاریوە بە ناوی دینەوە کابرا تەسبیحاتەکەی پەتەکەی نەدەپسڕان لە تەسبیحات و ختمدا، هەمومان لەبیر چۆوە. جاریوە دینیش بە ناوی دینی شەوریانەبی خیانەتت لێ دەکرێت، بە ناوی بێدینیەوە هەر خیانەتت لێ دەکرێت، بە ناوی دینداری شەوریانەبی هەر خیانەتت لێ دەکرێت. ئەبێ ئیسلامەتیشی ڕاستەقینە کە باب و باپیرانی ئێمە بە پوختی تەسلیمیان کردوین ئەم عەقیدە خاوێنە ڕێزگرتن لە هەموو مقەدەساتی ئیسلام لە پیاوچاکان و ئەولیا و ساڵحان ئەمە ڕێبازی ڕاستەقینەی ئیسلامە. ئەو کەسێ ڕوت و قوتی ئافرەتان ڕەواج پێدەدا، هەر کەسێک کە حەز دەکا ئافرەتان کە ئافرەتانی کورد حتا ئەوانەی کەوا سافیرەشن هەموو خاوەنی ئەخلاقی بەرزن دێنن ئەو بەرگە پۆشاکیان لێ دەکەنەوە، لە مناڵیەوە فێریان دەکەن، لە تەلەڤیزۆنەوە فێریان دەکەن. هەر کەسێ ڕوت و قوتی بۆ ناو میلەتێکی داپۆشراوی کوردی مسڵمان بێنە خائینە بەم میلەتە. هەر کەسێ لە کەناڵە تیڤیەکانی خۆیەوە لە سەتەلایتەکانەوە فلیمی دۆبلاشکراوی تورکی و فڵانیمان بۆ بێنێ کە نامۆیە بە دینی ئەم کوردە، بە عەقیدەی ئەم کوردە، بە کولتوری ئەم کوردە، بە ڕەسەنایەتی ئەم کوردە، وەڵڵی ئەو کەسانەش با بە خۆیان بزان و پێیان دەڵێن ئێوەش خائینن، چونکە هەموو ئەم کۆمەڵگای ئێمە سیرە شیرازەی تێکچوو. جاران پیرێژنی بەستە زمانی ئێمە کە مامۆستایەکی ئاینی ببینی یەکسە پرسیاری ئەوەی لێ دەکردن، یعنی مامۆستا ختمی لا ئیلاهە ئیلا الله 700,000 هەشتایە، ئەم مانگە ئەوەندە تەسبیحاتم کردو پەتێکیان لێ دەداوە 100 دەنگ و دانەیەکی گل دەداوە. ئێستا پیرێژن لە گەنجەکە خراپترە، دەڵێ ئەوە ئەڵقەی تورکیەکە گەیشتە کوێ؟ خۆ بچۆ لە ماڵاندا حلملا ئێمە ئەوانەمان نییە، کابرا لەو ئەڵقەی سەتەم و ئەوەندەیەتی هەر نازەم چۆن ئەو هەموو سەد شەوە دانیشتووە، ذکری چی و تەسبیحاتی چی و یادی قەبری چی، کابرا گوێی لەسەر قەبر دەلەرزێ، تەلەفۆن دەکا ئەڵقەی تورکیەکە گەیشتۆ دەکوێ. ئەو کەسانەی ئەمانە بۆ وڵاتی ئێمە دێنن، ئەمە هەمووی دەستە بۆ ئەوەی لەم دینەدامان بڕن. ئەمانە گەورەترین خائینێکن کە خائینی دەرەجەیەک ئەو کەسەیە خیانەت لە عەقیدەت بکە، خیانەت لە پۆشاکت بکە، خیانەت لە زمانت بکە، خیانەت لەم کولتورە پاکەی ڕەسەنایەتی کوردەواریمان بکە. وەڵڵاه کابرا جاران کە دەیگوت باوە گیان لە ناحی دڵەوە دەیگوت باوە گیان دایە گیان. ئێستا لە فلیمی تورکیەوە فێڵە حاجی ژن هەروەزانی خزمەتکاری ماڵەکەیەتی، کەی کولتوری ئەمەوەی تێدا بوو، کەی ئەو کوردە ئەوەندە بێ حورمەت بوو لە ڕووی جەنابتان ئەگەر لەو فلیمانەوە نەبێت. ئەمانە دەبێت دەمیان دابخرێ. ئەم خائینانە وەکو چۆن تیرۆریست دەستگای ئاسایش مکافەحەی دەکات، دەبێت مکافەحەی ئەوانەش بکرێ، ئەو کەناڵانیان پێدا بخرێ. ئازادی خۆشە، بەڵام ئازادی نابێت لە پێناوی ئەوەدا بێت کە دین و کولتوری نەتەوایەتی خۆل لەدەستدەی. دووەم جۆری خیانەت لە مەسئولیەت و بەرپرسیارەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە بوخاریدا فەرموودەکە هاتووە، ڕۆژێ فەرمووی ئیذا ضیعت الأمانة فانتظر الساعة. هەر وەختێ ئەمانەت بەزایە چوو، ئەمانەت نەپارێزرا، چاوەڕێی هاتنی قیامەت بکەن. عرضیان کرێ پێغەمبەری خوا کەیفە ئیضاعتها یا رسول الله، ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمانەت مەبەستت چییە، چۆن زایە دەکرێت؟ ئەو زەمانە ئەمانەت ئەوەندە گەورە بۆ خەڵک پێی سیر بۆ ئەمانەت زایە بکرێت لەناو ببرێ. فەرمووی مەبەستم ئەوەیە ئیذا وسد الأمر إلى غير أهله فانتظر الساعة. هەر وەختێ ئیش و کاری خەڵکی کەوتە دەست کەسانی نەشیا و نەشارەزاوە، ئەوە بزان ئەمانەت زایع بوو، هاتنی قیامەت نزیکە، ئەوە دنیا وێران دەبێت. جا ئەمانەت کە دەڵێ دەستی ناشیا و مەبەزۆنێ خوانە نازبێ، جاریوا کابرا زۆر خواناسە، زۆر دەستپاکە، بەڵام لێزان نییە، نابێت کار بەدەستی پێ بسپێدرێ.
سەحابەیەکمان هەیە هەمیشە حەدیسەکانی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بۆ گێڕاوینەوە ڕەزا و ڕەحمەتی خوا لە هەموو سەحابەی ئەوازی زەبێ کە ئەم دینە پاکیان ئەو بە پوختی گەیاندە ئێمە. ئەبوو زەڕی غەفاری دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ئەبوو زەڕ تەمشی فی الأرض بالزهد عیسی بن مەریەم. مسندێ لە ترمیزی حەدیسەکەی ڕیوایەت کردووە لە سونەنی خۆیدا دەفەرمێ ئەبوو زەڕی غەفاری کە بەم سەر زەویەدا دەڕوا زوهد و دنیانەویستی عیسای کوڕی مەریەمی لێ دەبارێ. سبحان الله بردێ پلێ ئەو پێغەمبەرەوە. ئەم سەحابە ئەوەندە دەستپاکە ئەوەندە بە قەناعەتە بە حەیاتی قەت حرام نەچۆتە دەمیەوە ئەڵێ عیسای کوڕی مەریەمە بەسەر زەویدا دەڕوا. ئەم پیاوە دەچێتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم عەرزی دەکا ئەی پێغەمبەری خوا ئەلا تەستەعملنی ناڵێ بم کە بەکار بەدەست ئەوە حەدیسەکە غەڵەتە گەوای بکەم ئەی پێغەمبەری خوا بەکارم بێنە بم کە بە خشتێک لە دیواری ئەم حکومەتەدا بتوانم کەلێنێک پڕکەمەوە بەکارم بێنە خزمەتێک پێشکەشکەم. خۆشەویستی خوا بەم پیاوە دەستپاکە ئەمینە حەڵاڵخۆرەی فەرموو یا ئەبا زەڕ ئینەکە ضەعیف ئەی ئەبوو زەڕی غەفاری تۆ پیاوێکی لاوازی وإنها أمانة أم مسؤولية كار بدستيش أمانتك وإنها يوم القيامة خزي وندامة كار بدستي روجي قيامة سرشوري وبشماني وخاونكي إلا ما قال كسيدو صفتي تدابع أيو كسي ونده هلفته بو كرسي ومنصب بزان الروجي قيامة سرشور وندامتي روتيدكا کوڕە برایان دنیا هەر کۆتایی پێدێ حەیفە بۆ چوار ڕۆژی دنیا بۆ کورسە شڕێک خۆت ڕوو ڕەشی قیامەتکەی لەوێدا مەینەتی بتگرێ و پەشیمانیش دادن نەدا هەر کەسێ دوو سیفەتی تێدا نەبێ لە مەسئولیەتە لە ئێستاوە خۆی حاضر کە بەش مەینەتی قیامەتە ڕوو ڕەشی قیامەتە. یەکەمیان ئەخەذەها بحەقیها ئەو پۆستەی وەرگرتبێ بە حەق جا حەق مەبەستی دووشتە والله ئەعلەم. یەکەمیان پۆستەکە پێویست بێ هەبێ پێویست بێ هەبێ نەک لەبەر خاتری خاتران دانرابێ. ئێستا من لە کوردستانێکی 5 ملیۆنیدا نازان باوەڕکرد دەژمارە ئەوەندە وەزیرەمان هەیە دەبۆ خۆی هەموو 3-4 وەزیرمان 5 وەزیرمان بەسن 100 و ئەوەندە پەرلەمانتارەمان هەیە بۆ خۆی هەمووی 40-50 بەسە وڵاتی وا هەیە 50 ملیۆنە 100 پەرلەمانتاری هەیە ئێمە 5 ملیۆنین 100 و ئەوەندە پەرلەمانتارەمان هەیە کەواتە حەقی خۆی نییە ئەم پۆستە زیادە پێویستی بەوەندە نییە. دووەمیان بە حەقی خۆت درابێتێ نەک مڕەشەحی حیزب بی جاران کابرا خانوێکی دەکرد لە سەی دەنووسی هذا من فەضلی ڕەبی ئێستا دەنووسی هذا من فەضلی حیزبی بەخوا ئەگە حیزبەکە نەبووە تۆ هەر هیچ نەبووە ئەو پۆستە کوا دەدرا بە تۆ خوێندەوەیت شەهادەت سیاسەتمەداریت لێزانینت غیرەتت ئازایەتیت جوانمێریت هیچ نییە هەر لەبەرەی خزمی فڵان کەسی و لە تایفەی فڵان کەسی و لە حیزبی فڵان کەسی دەدرێتێ دەبێ پۆستەکە پێویست بێ بە حەقی خۆشت وەریگری لایەقی بۆ ئەو شوێنە ئەینا ئەبوو زەڕ ئەگەر لێزان نەبی نابدرێتێ وأدى الذي عليه فيها دووەمیشان ئەو کارەی کە بۆم پۆستە دانراوە حەقەکەی خۆی بدەیتێ ها کەسێک کۆڵێکی بە کۆڵا دەدرێ ئەبێ یەقینی هەبێ ئەم کۆڵە لە ڕێگا فڕێنادا ئەیگەێنێتە ئەو شوێنەی کەوا پێیس پێدراوە واللهی ئەمانەت ئەو کۆڵە قورسەیە بەڕێزان کە لەسەر شانی بەرپرسەکانە ئایا لە شانی خۆت ڕادەبینی لە ڕێگا فڕێنادەی ئەیگەێنێت دەستی مستەحەقەکە ئەگە زانیت لە ڕێگا پەکت دەکەوێت لە ئێستاوە هەڵی مەگرە. ئەم حەدیسە ئیمامی موسلیم بە ژمارە فەرموودی 1825 لە سەحیحا هێناوێتی. سێم خیانەت لە مڵکی گشتی کە زۆر خیانەتێکی گەورەیە کەسێک خیانەت لە برادەرێکی بکات دەتوانێت ڕۆژە بچێ بڵێ کاکە گەرنم ئازاکە وەڵی 50,000 تۆم خواردووە بەڵام ئەگە خیانەت لە مڵکی گشتی بکەیت لە ماڵی حکومەت بکەیت بچی لە خستەخانەیەکات دزی بکەیت لە مزگەوتێکات دزی بکەیت لە پردێکات دزی بکەیت لە مۆزەفی لە دایرەیەکە شتێکی لێ لوژدەی وەسڵێکی بەتاڵ پڕکەیەوە دۆ خۆ دووسێشتیکەی بخەیە سەر ئەو ماڵەی من و تۆن فڵان کەس نییە ئی ئەم هەموو میلەتەیە ئایا گەرنی ئەم هەموو میلەتت بێ ئازاد دەکرێ ناکرێ بۆیە لە حەدیثی بوخاری مسلم متفق عليه ئەفەرمێ ئەبی هوڕەیرە دەفەرمێن لە ڕۆژی فەتحی خەیبەرە کابرایەک جڵەوی ئەسپەکەی پێغەمبەری صلی الله عليه وسلم ڕادەکێشا ئەوەندە لە پێغەمبەر نزیک بوو ئالەو کاتەدا تیرێکی وێڵ هاتۆن لە گولەی وێڵ جەنگ تەواو بوو تیری وێڵ گولەی وێڵ هات و دای لە گردنی ئەو پیاوە لەو دیوەوە دەری کرد سمی 100 بەلادا کەوت و گیانیدا ڕەجی حیاتی بچڕی سەحابەکان هەموو سەیریان کرد و فقال الناس هەنیئا له الشەهادە وتیان یا ڕەبی پیرۆز بێ چۆن شەهید بووی ئای خوا کە بداتێ لە جەنگ کۆتایی پێ هات و ئەم تیرە هات و لەوێ شەهیدی کرد
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بەل والذی نەفسی بیەدیه دەیسوێن بەو خوایەی بەو ئەڵڵای کە نەفسی ئەم محەممەدەی بەدەستە إن الشملة التي أصابها يوم خيبر من المغانم التي لم تصبها المقاسم لتشتعل عليه نارا والله سوێن بەو ئەڵڵای کە ڕوحی ئەم محەممەد المستەفای بەدەستە خوا ئاگاداری کردم ئەم پیاوە کە زڵەوی ئەسپەکەی پێغەمبەری خوا ڕادەکێشێ لە دوای ئەوەی کە ماڵی کۆکراوە ماڵی غەزا کۆکرابەوە شەملە لە زمانی عەرەبیدا بەو پشتەماڵی دڵێن کە وەکو شتێک وایە بەسەر شانتیدا دەدەی وەکو جامانەیەک شتێکی ئاوا وایە بەسەر شانیدا دەدەن هەم بۆ جوانی هەم بۆ سەرما و گەرما فەرمووی چوار دزی لە ماڵی موسڵمانان کردووە پێش ئەوەی غەنیمەتدا بەش بکرێ ئەو شەملەیە ئەو دەسماڵەی دزیوە واللهی خوا نیشانی داوم ئاگرە و بەسەر شانەکانیەوەیەتی شەهادەتی چی شەهیدی چی هەر کەسێ پەنا بەخوا دەست بۆ ماڵی گشتی بەرێ ئەگەر لە مەیدانی جەنگی کافرانیشدا بکوژرێ بە تیری کافریش بکوژرێ شەهید نییە چونکە دزی کردووە خیانەتی لە ماڵی گشتی کردووە جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لەم کاتەدا پیاوێک هات وتی ئەی پێغەمبەری خوا ئەلەرزی والله ئەوە تاکە نەعلێک لە ڕیواتێکە ئەوە دوو تاکە نەعل بەخوا منش ئەمەم پاشقول دابوو پێغەمبەری خوا فەرمووی شراکون ئەو شراکانی من نار تاکە نەعلێک یان دوانە لە ئاگری دۆزەخ بەخوا ئەگەر لە پێت بکردایە لە قیامەتدا دەبوو بە ئاگر و لە قاشتا دەبوو تاکە نەعلێک ئەیوا تڕێلەیەک دەدزێ ئیوایە سەدێک دەدزێ ئیوایە وڵاتێک ئاودی و دەکا ئیوایە چەند تانکردنەوت دەخوا ئەم خەڵکە ئەبێ بگەڕێتەوە بۆ ئەوەی کەم دنیایە کۆتایی پێدێ خۆزگەم قسانەمان کار بەدەستان بەدڵسۆزی وەریگرن براکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی والله ڕۆژی قیامەت دێیە خەت پێ دەگرێتەوە ئێتر دەکوترێ بەو هەموو میلەتە بڵێ خەڵکی لەوەرگەر نمازاکەن ئەی چەندیان مردوون ئەی چەندیان نانی شەویان نییە ئەی چەندیان بە سەرما دانیشتون تۆش بە لۆری بەتانکردنەوەتت دزیوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکا کە ئیمامی سویتی لە جامیع الصغیرە بە ژمارە فرموودەی 8223 هێناوێتی دەفەرمێ من أخون الخيانة تجارة الوالي في رعيته لهمو خيانتك قولتر أويا كار بدستي ولاد ببازرقاني بكالنا ملتك دا يعني بروجيك يا مقاولاتك يا مسؤولك بلا بخم وريد أقرم پێغەمبەری خوا فەرمووی ئەوە لە هەموو خیانەتێک خیانەتکارترە چونکە کەس ناتوانێت بڵێگەم پرۆژە خراپیش بوو محاسبەی بکە بۆ خۆی لەسەر هەموو دەسەڵاتێکەوەیە بۆیە مقاولات و کاری بەڵێندەرایەتی و ئەوانە لە ئیسلامدا نابێ بدرێ بە هیچ کار بەدەستێک قایم قامێک مدیر ناحەیەک وەزیرێک محافزێک ئەندامێکی مەکتەبی سیاسی بڵێ من ئەم تەندەرە وەردەگرم نابێت لێت مەنعە بۆ چونکە ئەگە تۆ خراپیشی دروستکەی کەس نێ محاسبەت بکە کەس نێ لێت پرسێتەوە ئەبێت تۆ دەستەی چاودێری بی کاسبکار دەبێت جیاواز بێ لەگەڵ کار بەدەست هەر کەسێک بەرپرسی وڵات بێ و بێوێ ئیشی مقاولات و تەندەر و ئەمانە بکە پێغەمبەری خوا فەرمووی من ئەخوەنی الخیانەتی لە هەموو خاینە خاینترە ئەو کەسە چەند بابەتێک لەسەر خیانەت یەکەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی موسڵمانان ئاگادار من زمانێک بەسەرتان ئادێ ئینسان سەری لێ تێک دەچێت وای لێ دێ ڕەش و سپی لێ تێکەڵ دەبێ جا بچینە خزمەت ئەو فەرموودەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیمامی ئەحمەد و حاکم جێڕاوێنێتەوە شێخ ئەلبانیش دەفەرمێ حەسەنە لە سیلسیلەی ئەحادیثی صحیحەدا سيأتي على الناس سنوات خداعات خەڵکینە ئاگادار بن کۆمەڵە ساڵێکتان لە پێشە ساڵانی هەڵخەڵەتێنەرن دەور و زەبانێکتان بەسەرادێ خەڵکینە عەقڵمەندانیش سەریان سوورماوە نازانن چۆن سەیری شتەکان کەن ساڵانێکی هەڵخەڵەتێنەرن يصدق فيها الكاذب جاسين شانها يصدق فيها الكاذب ويكذب فيها الصادق فمووی زمانێک دێتە پێشەوە خەڵکینە ئەو کەسەی ڕاستی بە خەڵک دەڵێ خەڵک بە درۆزنی دەزانێ ئەو کەسەی درۆ بۆ خەڵک دەکا خەڵک بە ڕاستگۆی دەزانێ یعنی وا لێ دەشێوێ ڕاستی لێ دەبێتە درۆ لێ دەبێتە ڕاست ويؤتمن فيها الخائن ويخون فيها الأمين فەرمووی خەڵکی دەستپاک و ئەمین و پاک و خاوێن خەڵک پەنجەی بۆ درێژ کەڵەوە خیانەتی کردووە خەڵکی دس و خائین و ناپاک کەماڵی میلەت دەخوا خەڵک بەخوا پیاوی چاکە بەخوا فڵان کەس ئەمینە وينطق فيها الرويبضة نیشانەی سێم کە ئەو خەڵکە سەری لێ تێک دەچێ فەرمووی ڕوەیبیزە بە ناوی خەڵکەوە قسە دەکا ڕوەیبیزە وشەیەکی سیر بوو بەلای سەحابەکانەوە عەرزیان کرد وەمە ڕوەیبیضة یا رسول الله صلى الله عليه وسلم مەبەستت چیە خۆشەویستی خوا فەرمووی الرجل السفيه يتكلم في أمر العامة ئینسانی ناکەس بەچە
ها کورد چەند وشەیەکی جوانی بەکارهێناوە ناکەس بەچەیە خۆشی نازانێ کوڕی کێیە ئینسانی بێناونیشانی دەمڕوت دوو لە ڕوویەوە ماڵی خوا دەفەرمێ قسە لە کاروباری گشتی وڵاتە دەکا وڵات دەکەوێتە دەست ئینسانی هەرچی و پەرچیەوە ئەو خەڵکە سەری لێ دەشێ هەر ڕۆژە بەلایەکی ئادەن سێ نیشانەیە درۆزن بە ڕازگۆ دەناسرێ ڕازگۆ بە درۆزن خائین بە ئەمین دەناسرێ ئەمین بە خائین دەناسرێ ئینسانی دەمڕوت کاروباری دەکەوێتە دەست لە حەدیثێکی ترە کە ئیمامی حاکم و تەبەرانی ڕیوایەتیان کردووە شێخ ئەلبانی لە صحیحەیە دەفەرمێ 3211 ژمارەکەیەتی صحیحە پێغەمبەری خوا فەرمووی لا تقوم الساعة حتى يهلك الوعول حتى يهلك الوعول ويظهر التحوت فەرمووی بە چاوی خۆتان دووشت دەبینن ئەمجا قیامەت دادێ فەرمووی هەرچی ئینسانی بەڕێزە الوعول وجوه الناس وأشرافهم پیاوانی چاک حکەما و قسەزانان عالم و زاناکان عاقڵمەند و سیاسەتمەدارەکان دڵسۆزەکانی وڵات دەمیاندا دەخرێ کەس گوێیان لێ ناگرێ قسەیان ناڕوە فەرمووی خەڵکانی بێکەس و كانوا تحت أقدام الناس لا يعلم بهم قد نناسراون لنا خەڵکە لە کتوپڕێکا وەکو قەرچکی بە هەر زەق دەبنەوە تەلەڤیزۆنیان هەیە مەنسەبیان هەیە قسەیان هەیە وڵات وێران دەکەن فەرمووی ئەمانە دێنە پێشەوە چاکان و پاکان دەمیاندا دەخرێ جا بەڕاستی ئەوە خەتەرە ئینسان وای لێ دێ نەزانێ کامە ڕەشە و کامە سپیە کامە شەهرە و شەکرە و کامە ژەهرە بۆی ئیمامی عەلی هەزار ڕەحمەتی خوای لێ بێ فەرموویەتی حەق بەتەنیا و ناحەق بەتەنیا خەڵکی چاواشە ناکە حەق ڕاستیە چاواشە ناکە ناحەقیش بە ڕۆژی ڕووناک بڵێ ناحەقم تۆ شوێنی ناکەوی دەفەرمێ ئەوەی خەڵکی چاواشە دەکا و سەرگەردانی دەکا تێکەڵەیەکە لە حەق و ناحەق وا تێکەڵ بۆ لێک نابێتەوە نازانی حەقە یان ناحەقە بەشێکی حەقە و ناحەقیش تێکەڵاو کراوە شەکرە و زەهری بەسەرا کراوە هەنجوینە و ژەهری تێکراوە فەرمووی ئەمە خەڵکی لەناو دەبا ها جاری وا خیانەتکار حەدیثەکە لەسەر ئەوە بوو وریا نەبی خیانەتکار لێ دەبێت بە ئەمیندار لێ دەبێتە خیانەتکار دوميان من المؤلم أن الخيانة التي تنجح لا يجرؤ أحد على تسميتها خيانة هارنتغون كابرايكي حكيم قسزانة أم قسز جواني كردوا الله أوي كوا جيغي آزارا كإنسان خفتي بيدخوا أويا هر وقت خيانة كار نجاحتي هنا لإيشا كيدا خيانة دكا كسر كوتوبو كز جرأتي أو ناكا بيبلي خائني خۆشی خۆی بە خاین نازانێ بۆ نمونە قوتابیە قۆپی دەکات خوێندکارێکمان دێ لە قسەرەتایەوە تا زانکۆ قۆپی دەکات ئەگەر ژیرا شەرمەزارەوە خیانەتە ئەگەر نەژیرا شانازی پێوە دەکات ئەڵێ وەڵڵی قۆپیشم کرد و بنمە ژوورەوە نووسیشم و مامۆستا هەستی پێ نەکردم یعنی شانازی بەم خیانەتەوە دەکات و کەسیش ناڵدەکا کە تۆ بە قۆپی دەرچووی خیانەتە کەس وای پێ ناڵدە کەس جورئەتیەوە ناکڵە دەرچوو کابرا تەزویر دەکات ئەگەر گیرا ئەوە خیانەتکارە ئەگەر نەژیرا شانازی پێوە دەکەڵم بەخوا زیرەک بووە ئەمە چۆن ئەم تەزویرەی کردووە ئەم $100 لەگەڵ ئەسڵەکەیە فەرقی پێ ناکرێت یعنی کەس ناڵە خیانەتکارە هەمومان بە پیاوێکی زیرەکی دەزانین کابرا دەستبڕە لە معرەزی سیارەدا بێت لە معرەزی خانوبەرەدا بێت لە بازاڕدا بێت دەستبڕە بە سوێندی بە درۆ بە زمانی لووس خەڵکی دەخەڵەتێنێ دوایی هەمومان بەخوا لێزانە ئای زمان لووسێکی لێزانە کەس ناڵە ئەمە خانە چونکە دەستەکەی بڕیوە بە ئیشی خۆی گەیشتووە کابرا ئیشێک پرس بە کەسێک دەکا بە فێڵ پێی دەڵێن جاژنێک بە ژنێک پیاوێک بە پیاوێک ئەڵێ فڵان شت بکەم دوای لە بەخوا چاکم پێ ڕابواردوو لە ڕوویەوە پێغەمبەری خوش دەفەرمێ من أشار على أخيه بأمر يعلم أن الرشد في غيره فقد خانه هەر کەسێ پرسی بە کەسێک کرد ئەویش زانی فڵان شت وانییە بەڵام سەری لێ تێکدا ئەوە خیانەتی پێ کردووە ئەوە خیانەتی پێ کردووە ئەم زانایە فەرمووی زمانێک دێتە پێشەوە ئەگە خیانەتەکە سەری گرت و سەرکەوتوو بوو کەس جورئەتی ئەوە ناکە بڵێ خیانەتت کردووە ئەڵێن بەخوا فڵان کەس نەوەی هەموو تیا دەچوویت باب دەبێت بڵێ ئەسڵەکەی خیانەتە خیانەت هەر خیانەتە ئەگەر نەجاحەت بێنێ یان شکست بێنێ سێمیان خیانەت متمانە ناهێڵێ لە نێوان حکوومەت و میلەتدا هەم حکوومەتە ئێمە ئەوەندە وعدی درێ بۆ خەڵکەداوە هەر چی دەڵێ هەمومان بڕوان ناکەین يعني بياني حرج كسي دي قصبوا أم ملة تذكر من بس كسي فلانية حرج كار بدستي بيدست أو تلفزيون أنا قصبوا أم ملة تذكر تخواب الرأي في ذاك حل ناخي خود ده حظك يدرو ذاك بور لو أنا راستيش بكا متمعنى كلا دست دراوة أو دمان درو اللي ديون تستيقي راستكش اللي ده بتدرو متمعنى كده بودروز نابتوا خيانة متمعنى ناهي الله لبين إنسانك صالحي شاككاري مردي بيايوكو جلابت عنده
لەگەڵ ئینسانێکی محتاجدا محتاجەکە ئەوەندەی بە ناوی محتاجیەوە فێڵ کراوە خێرەومەندەکەش کەوتۆتە گومانەوە ئەڵەن کاتی خۆی لە کتێبە جێڕدراوەتەوە پیاوێک بە ڕێگادا دەڕۆی ئەسپە کوێتیەکی لابوو وەکو ئەمڕۆ مۆدیلی سارە کامەی بەرزە ئەوەی پێبوو بێ ئەو زەمانە ئەسپی کوێتی ئەوەندە بەناوبانگ بووە ئەڵێ لەو کاتەدا کابرایەکی لاوازی بینی دەستی بەسکێوە گرتبوو خۆڵاوی کەوتبوو خۆی لە لم و خۆڵەکەی ئەو بیابانە وەردەدا وتی کاکە بۆ وای وتی ئازارم زۆرە و هیچ کەسم نییە وتی وەرە بتگەێنمە ئاوەدانیەک شوێنێک حەکیمێک دکتۆرێک وتی دەی خوا خێرت بنووسێ لە پشتی خۆیەوە سواری کرد و کابرا بەم لادا دەکەوت و بەو لادا دەکەوت کابرای خێرەومەندی پیا و چاک و مرد وتی وەڵی کاکە تۆ ئەوە هەر دەکەی وەرە کاکە خێڕوسیا خۆم دادەبەزم تۆ لەسەر پشتی وڵاخەکە ڕاکشێ بەسەر دەما بکە و باوەش بەزینی وڵاخەکەدا بکە با نەکەوی ئەوە لە پشتمەوە دەکەوی ڕێژمەی وڵاخەشت پێ ناژیرە خۆم دەیگرم ئەڵێ لەو کاتەدا کابرا دەڕۆیشت کابرا پێویستی کابرای خاوەن مرد و پیاوانە وتی دەچم لەو کانیە تۆزێک ئاوت بۆ دێنم لەژێر ئەو دارەدا کانیەکە دەچم تۆزێک ئاوت بۆ دێنم و منیش دەم و چاوێک دەشۆم وتی باشە وەڵا کابرا ڕۆیشت و کابرا هەستایەوە قیت و قنج و تێیتەقاند و ئەسپەکەی برد وتی بەخوا چاکم فێڵ دەکردی وڵات چاوت پێی ناکەوێتەوە وتی بۆ تۆ نەخۆش نەبووی وتی ناوڵا ئەوە فێڵ بوو بۆم داناوی ئەمزانی ڕۆژانە بە ئێرەدا دەی کەمینم بۆ داناوی بەخوا تازە ڕۆی تەواو بوو ئێتر بۆ خۆت هەر بڕۆ ئەڵە وتی وەرە وعد و بەڵێن بێ لە بینی من و تۆ نەبێ خوا نەبێ کەس ئاگای لە بینی من و تۆ نییە لەسەر دەستی خوای گەورە گەرنت ئازا دەکەم لە قیامەت یەخەن ناگرم بەست و خوا ئەمە بۆ خەڵک مەژێڕەوە گەرنت ئازابێ ئەسپەکە بە حەڵاڵی بۆ خۆت بەست و خوا لە هیچ مەجلیسێکا مەیژێڕە بڵێ ڕۆژ لە ڕۆژان بەو فێڵە ئەسپێکی کوێتیم لە کابرایەک فڕاند خۆم نەخۆش کرد و ئانە وتی بۆ دەبە بیژێڕنەوە وتی متمانە نامێنێ دوایی هیچ پیاوێکی مردی وەکو من ئامادە نابێ کە ڕێبوارێکی لە قەوماوی بینی بچێ لەگەڵ یا هەڵیگرێ و سواری ئەسپەکەیکە خەڵک متمانەی نامێنێت تو خوا با خیانەت لەناو میلەتا دروست نەبێ با ئەو متمانەیە بەهۆی خیانەتکارێکی وەکو جەنابتەوە وەکو کەسێکی نامردی وەکو تۆوە ئینسانێکی محتاجی ئەسریش لە بین نەچێت ئەها خیانەت متمانە لە بینی ئینسانەکاندا نایڵێ وا لێدێ گومانت لە هەموو خەڵکی دەبێ کە ئەو خەڵکەش هەمویان خەتابار و گوناهبار نین ئیمامی عەلی دەفەرمێ من ضيع الأمانة هەر کەس ئەگە ئەمانەتی لاداندرا ناپاک بێ وەڕەضیە بالخیانە خۆشی خیانەتکار بێ فقد تبرأ من الديانة ڕازیش بێ بە خیانەت ئەوە دینی نییە بێدین کێیە ئەو کەسێ ئەگە ئەمانەتی لاداندرا بیخوا و خائین بێ ئەگە کەسێ خیانەتی کرد دەست خۆشی لێ بکە یعنی ئەگە خۆی خیانەتی پێکرا دەیکا ئەگە نەیکا بۆی نەکرا کەسێکی خائینی لەو سەری دنیا بینی دەڵێ ئەخوا دەستی خۆش بێ هەر کەسێ کاری خیانەتکار ڕازی بێ فقد تبرأ من الديانة لە دینی محەممەد بێبەریە چوارەم يقال لكل خائن سارق وليس كل سارق خائنا هەموو خائنێک پێی دەوترێت دزە بەڵام هەموو دزێک مەرجنە خائین بێ ها دست چەند پیسە هەمومان خۆی لێ دەپارێزین و خوا لە دەستی دزانمان پارێزێ بەڵام سەیریکە لە کتێبا دەفەرمێ هەموو خائنێک دزە بەڵام بەڕێزینە شەر نییە هەموو دزێک خائین بێ چونکە جاری وایە دزی نەبوونی بە کابرای کردووە ئەوەندەش دەدزێکە پێویستی پێێتی بەڵام خائین وانە خائین جارە هیچ پێویستیش نییە چاڵک بۆ یەکێک هەڵدەکەوێت دەیکێتە ناو چاڵەکەەوە ماڵی لە ناو دەبا هیچ پێویستیشی بەوە نییە هەنێتی پیسە کەواتە هەموو خائینێک دزە بەڵام شەر نییە هەموو دزێک خائین بێ کەواتە خائین لە دزیش پیسترە ئەو کەسەی ساویلکە بێت دڵسافی چاکە بەڵام ساویلکە مەبە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لا يلدغ المؤمن في جحر واحد مرتين ئینسانی ئیمانداری ڕاستەقینە دەبێت ژیر و وریا بێت تێگەیشتوو بێت زیتەڵە بێ نابێت لە کونێکەوە دوو جار مار پەنجەی گەست بێ جاری یەکەم نەتزانی خوا مارەکە بگرێت جاری دووەم خوا خۆت بگرێت ئەم حەدیسە پێمان دەڵێ ئینسانی ئیماندار نابێت فەقیرۆکە بێ نابێت ساویلکە بێ ئەبێت دڵساف بێ بەڵام نابێت ساویلکە بێ ئەگەر لە کونێکەوە جارێک پەنجەت گەسرا جاری دووەم مەچۆ ناویەوە لزانستي سياستي شادلية الذي لا يحسن قراءة التاريخ يحكم عليه بإعادة أحداثه هر کسی میجوی خوی باج نخوینه تو چیلی بسر هاتوا میجو دوباره روداوکانی بسر دوباره دکاتوا هر کسی درز نمیجوی رابردوی ملتکی ورنگره همان روداوی جاری پیشی بسر دیتوا جاران هیچ کشی بسر دیتوا چونکه سودی نمیجو ورنگرتوا باشی نخوینده تو دیراسی نکردوا اما استعلام زورفی کردستانی خومانده که همومان ناراحتین با که هاتو تپیشوا کشتیک و همومانی تیدین لحشوینک و کنی تیب به همومان بیک و غرق دبین کس خویل بدر نکا بخوا همومان چاک و پاک لملا و تا خیانت کرد
هەمووی لەم کەشتی کوردستانە داین دەبێ بە هەموومان وریای بین مێژووی ئێمە زۆربەی کات بەداخەوە بەهۆی ساویلکەی خۆمانە بەسەرمانە دووبارە دەبێتەوە ئەم بابەتانە لەبەرەوەی کە نە لە مەکتەبا بۆ تەلەبە باز دەکرێن لە تەلەڤیزۆن بۆمان دەخوێنتەوە ناچارین وتاری جومعەی بۆ تەرخانکەین بابەتانێکن ضەرور بوو لە زانکۆکاندا بخوێندرایە من ئەم جومعەیە باسی ساڵانێکی مەینەتی بۆ میلەتی کورد کە هاتۆتە پێشەوە بەسەرمانە تێپەڕیوە بەداخەوە دەرسمان لێ وەرنەگرتەوە بۆ جەنابتان باز دەکەم لە دوو کتێبەوە کتێبی یەکەمیان مامۆستای پایەبەرزی کورد مامۆستا شێخ محەممەدی خاڵ نووسیوێتی مفەسیری قورئان شاعیر و ئەدیب و کەڵەپیاوی بێوێنەی کورد مامۆستا شێخ محەممەدی خاڵ هەزار ڕەحمەتی خوای لێ بێ کتێبێکی هەیە بە ناوی ناڵەی دەروون ناڵەی دەرونی خۆیەتی کە نووسیوێتی ئەم بەسەراتانە لەوێدا ئەم بەسەراتەمان بۆ باز دەکا کە باسی حرەس قەومیەکانی زمانی عەبدولسەلام عارفە ئەڵێن نۆی شەشی 1963 تا سیانزەی شەشی 1963 لە پارێزگای سلێمانی لیوای سلێمانی و کەرکووک و هەولێرە منعەتە جەول کرا هاتوو چۆ قەدەغە کرا لە چواری بەیانیدا ئاگادار کراین هیچ کەس لە ماڵەکانی خۆی نایەتە دەرەوە تەلەفۆن بچڕێندرا کەس پەیوەندی بە کەسەوە نەکا کەس نەیاتە بازاڕ و دوکانەوە هێزەکانی حرەس قەومی بەناو شاری سلێمانی و کەرکووک و هەولێر وەربوون پێشتریش هەموو دام و دەستگاکانی حکوومەتی میری کێشابووە لەو شوێنانە تەنانەت پۆلیسەکانی خۆشی لابردبوو لە دەرگای ماڵانیان دەدا هەر کەسێک کەوا زوو دەرگای نەکردایەوە لەم دی و دەرگاکەوە تەقەیان لێ دەکرد ئەم باسی سلێمانی دەکات چونکە خۆی لەوێ ژیاوە لەو کاتەدا ئەڵێ تەقەیان لێ دەکرد دەستڕێژیان لێ دەکرد چونکە زوو فریان نەکەوتەوە دەرگاکە بکاتەوە بۆی تەفتیشی ماڵەکەی بکەن ئەڵێ لەو ڕۆژەدا لە یەک ڕۆژە 500 کەسیان لەناو ماڵەکەی خۆیاندا کوشت کە کابرا ڕای دەکرد ژنێک ڕایەکە دەرگا بکاتەوە فریای بێ دەرگاکە نەدەکەوت دەیانگوت درەنگ کاتووی دەستڕێژیان لێ دەکرد 500 کەس بە یەک ڕۆژ کوژران لەناو حەوشەی ماڵەکانی خۆیاندا نێژران کەس جورئەتی نەبوو مەیتەکە بەرێتە گۆڕستان لەبەرەوەی لە هەموو کۆڵانەکانەوە دەنگی قرمەی شەستیر و لولەی تفەنگ و دەنگی تۆپ و ئەمانە دەهات دواتر کە وەزع شوێنەی بۆ مەیتەکانیان لە حەوشە دەرێنان و بردیان بۆ گۆڕستان ئەڵە تەفتیش دەستی پێکرد جلی ژنانیشان هەڵدەتەکان لەو کاتەدا سەربازت دەبینی کە لە ماڵان دەهاتە دەرەوە گەڕەشێکی کرد بوو 15 مستیلەی زێر زیاتر لە پەنجەکانیدا بوو هەمووی پڕکردبوون لە مستیلەی ژنان کە لەناو بوخچەی ژناندا دۆزی بوویەوە ژیرفانیان هەڵاوسا بوو بە پارە و پوڵێک کە خەڵک بۆ پرۆژی تنگانە پاشەکەوتی کردبوو ئەڵە 3000 تا 4000 کەس لە مامۆستا و لە حاکم و لە پارێزەر و لە دکتۆر و لە ئەندازیار و لە خوێندەوار و نەخوێندەوار گیرا ئەوەی گەنج بوو گیرا بردیان لە تەویلەی وڵاخەوە دایانکردنە ئەو شوێنانی کە ئەسپەکانی خوانی تێدا بوو هیچ خواردنێکیان نەدانێ بەو 3-4 کەسە هیچ خواردنیان نەدانێ تەنانەت خوێنیان دادەنا خوێنیان دێنایەوە ئەڵێ ئەو خەڵکانە بۆیان جێڕاینەوە کە ژیرا بوون دواتر دەیانگوت تەرسە قولی ئەسپەکانمان لەت دەکرد تەرسەکەیان دەنکەجۆی تێدا بوو دەنکەجۆکەمان دەخوارد لە تاوانە هیچ ئەنوایەکمان نەما بوو هەر کەسێ بیوتە بۆ ئامان لێ دەکەن لەبەر خوا ئامان لێ دەکەن یەکسەر گولەیەکیان دەنا بەسەریەوە 86 کەسیان لە سجنا لێ کوشتن لاشەکان فرێدا بوونە حامێش کە شیوێک بۆ ئەو زەمانە ئاوەدان نەبەوەکو ئێستا ئەڵێ 3 گوند لەو لای سلێمانیەوە بەدەمی سەگەوە لاشەی مرۆڤیان دۆزیوەتەوە لاشەی گەنجی سلێمانی کەسەیەکەم بەدەمی سەگەوەیە لاشەکەی خواردووە بەس دەستێکی ماوەتەوە هێشتا سەعاتەکە لە دەستیایەتی پارچە پارچەی کردووە ئەم میلەتە ئەم نەهامەتیانی بەسەرا هاتووە ئەڵێ لە چواری حوتی 63دا 300 کەسیان لەو 3-4 کەسە بەردا وان لێ هاتبوو لە شکلی ئینسانی بەدەر بوون ئەوان کە سوکاریان دەناسیەوە هیچ کەس لەوە کە سوکاری ئەوانیان لێ دەناسیەوە ئەوە گەنجەکەی خۆیەتی ئەوە کوڕەکەی خۆیەتی وەکو قیامەت دەنگی گریان بەرز بوو بۆەوە مامۆستای خاڵ دەفەرمێ هەر کاتێک وشەی 14 دەبیستم مچورکە بە لەشما دێ چونکە نەکبەتی ئەم عێراق و کوردستانە لە 14 تەموزی 58 دەستی پێکرد 14 مانجی ڕەمەزانیش بوو بە زمانی بەڕۆژەوە نەکبەتەکەی 63 مان بەسەرا هات بۆیە دەڵێ خەڵک غەڵەت حاڵی بووە بەخواست ژمارە 13 نەحەز نییە ئەوە لە 14 وەریگرتووە ئەڵێ ئەوەندەم مەینەتەکانی 14 مانگ بینیوە دوای ئەوەی کەوا خەڵک عافاتی بۆ دەرچوو هاتنە ماڵەوە پیاوی پیاوانەی بەڕێزی وەکو جەنابتان گەنجی لێ هاتوو خوێندەوار حرەس قەومێک دەچوو لولەی تفەنگەکەی ڕێکرد و گولەیەکی پێوە دەنا دەیانگوت بۆ دەیگوت تویستومە تفەنگەکەم خاوێنکەمەوە گولە لە دەستم دەرچووە کەس نەبوو بڵێ بۆ وایە هەرچی دوکان و بازار بوو هەمووی تاڵان کراوە هیچ یارکەدا نەهێشت بەلۆری نادیانەوە بۆ جنوب 2000 دەی کوردستانیان تاڵان کرد ئەڵێ قەل و قاز و مریشکە دەبینی بەدەستیانەوە پێستەکان لێ دەکردەوە بە عەرەقەوە لە نادیەکانە دایان خواردەوە
هەموو خەڵکیان لە ماڵ خست. ئەڵێ ڕووس بە ڕووسی خۆیەوە زۆر لەوانە شەریفتر بوو، چونکە ڕووسەکان کاتی خۆی کە هاتنە پێنجوێن دەستکاری یەک شتیان نەکرد و ماڵێکیان نەڕوخان. ئەمانە کە چوونە پێنجوێنەوە 1200 ماڵ بوو، 12 مزگەوتی تێدا بوو، 1250 قورئانی ئەو کاتە لەناو مزگەوتەکانە هەبوو. پێش داهاتن بازاڕەکە کوتاڵ و شەکر و چاو دەغڵ و دان و دانەوێڵیان هەمووی بار کرد و ڕەوانەی جنوبیان کردەوە. تەنانەت چوونە مزگەوتەکان قاڵی و بەرماڵ و لاشێش و فەرشی مزگەوتەکانیشیان تاڵان کرد. ئەڵێ ئەو کاتە بۆم دەرکەوت واللهی ئەمانە لە جوولەکە خراپترن، چونکە جوولەکەکان کاتی خۆی کە کوردستانیان بەجێهێشت لە ناو مەعبەدەکانی خۆیاندا کەنیشەکانی خۆیاندا بەرماڵ و فەرش و ڕایەخەکانیان نەبر، وتیانەوەی ماڵی خوایە، حرامە جارش کە زەلام بیبە، دەبێت لە ماڵی خوادا بمێنێتەوە. ئەوانە سڵیان لە ماڵی خواش نەکردەوە، نەک لە ماڵی خەڵک. ئەمجا دەڵێ هەمومانیان لەناو برد، ئەوەی بە کوشتن لە ناوچوو کوژرا، ئەوەی تریان بە برسێتی و لە ماڵ خستن لەناو برد. جا مامۆستای خەڵ ئەم چەند قسەیە لە کۆتایی ئەم باسەدا دەکات لە ناڵی دەروون لاپەڕی 328 کە حەق وایە هەمومان تا مردن لە بیرمان بێ، هەموو سیاسیەکانمان ئەمە بخوێننەوە کە بەداخەوە نایخوێننەوە. ئەم قسە جوانانەی دەفەرمێ هیچ حەلێک یاسا یەکێکی نەپاراستووە لە یەکێک. باسی دین دەکات، گرنگی دین، دەڵێ قەتم نەبینیوە کە خۆی قازیش بووە، دادوەری حکوومەت بووە، نەمبینیوە یاسا کەسێک بپارێزێ لەوەی ستەم لە یەکێکیکە نەکا. جا کابرا کە فڵان کەسی کوشت و کوڕەکەی کوشت یاسا چی لێ دەکات؟ 4 ساڵی دەگرێ و دوای سوحی عەشایری بکە. ئەڵێ نەمبینی یاسا دەستی کەسێک بگرێ نەهێڵستەم لە کەسێک بکە. هیچ دەمێک پەیمانێک گەلێکی نەپاراستووە لە گەلێک. هەڵم پەیمانی نێودەوڵەتی فڵان و حکمی ناتۆ و پەیمانی نەتەوە یەکگرتوەکان و مافی مرۆڤ، ئەڵێ ئەو شتانە درۆیە. هیچ کان نەمبینی پەیمانێکی نێودەوڵەتی گەلێک بپارێزێ لەوەی میلەتێشکە نەتەوەیەککە نیانەی خوا. دەڵێ ئەگە دین و شارستانیەت و زانین و دەستوریش دەڵێن بەهۆی دەستورەوە دەپارێزرێم، فڵان کەس هاودینمە بۆیە دیفاعم لێ دەکا، فڵان کەس شارستانیەت و مەدەنیەتی هەیە، دەڵێ وەڵڵی بەڕێزان ئەوە چیفێکی ئاڵتوونە بەسەر کەڵبەی تیژەوە، ئەها کەڵبەی پڵنگ و شێر بێنی شیفی زێڕی بەسەراکەی، ئەرێ هەر لە ژێرەوە کەڵبەنیە هەر کەڵبەیە هەر دەتخوا با ببریسکێتەوە زەردیشی بێ. نەخێر ئەوە چیفی زێڕە بەسەر کەڵبەوە، بۆیەی ئاوە بەسەر نینۆک و چنگی تیژەوە. نینۆکە چەندە تیژ بێ و کە چاوی ئینسان دەرێنێ بۆیەی ئاڵی لەری هەر نینۆکە لە ژێرەوە. ئەڵێ هەموو ئەو دین و شارستانیەت و زانین و دەستورەی کە خەڵک دەڵێ لە سای دەستورا دەپارێزرێم، چیفی زێڕی سەر کەڵبەی وەحشیە، بۆیەی ئاڵی سەر نینۆکێکی دڕندە و تیژە، هەر دەتخوا با ئەو چیفەشی بەبەراکرا بێت. ئەمە مامۆستای خەڵ ئاوامان بۆ دەژێڕێتەوە کە لە پارێزگای سلێمانیدا ئەمە بەسە میلەتەکەی داهاتۆ بە کورتی. نووسەری دووەمیان کە لەم مەسافەدا بە حرمەتەوە کتێبەکەیم بە دیاری پێکەش لەلایەن خۆیەوە مامۆستا ئەحمەد سڵدیق ساڵح کۆیی کە ناسراوە بە لالە ئەحمەد، کتێبێکی نووسیوە لە 2016 بە ناوی هەڵاوەی ڕازی دەروون لە لاپەڕەی 36 باسی هەمان مەینەتی حرەسقەومیەکانی ساڵی 63 دەکات. ئەڵێ تەمەنم لە ژوور و سەر و 10 ساڵ بوو، چاک بەبیرم دێ کە مڕویان کردە مەنتیقەی کۆیە، ئەو شوێنی خۆی دەجێڕێتەوە، حرەسقەومیەکانی ساڵی 63 هەرچی دەستیان کەوت تاڵانیان کرد. خەڵک لە تاوی ڕۆحی خۆی ژن و منداڵ پەنایان بردە بەر ئەشکەوت و شاخەکان کە هەمیشە ئێمە بەس ئەشکەوت و شاخەکان پشتیوانمان بوون. دوای ئەوەی کەوا هیچ خەڵک هیچی نەما، عافواتی دا و گەڕاینەوە. ئەو خەڵکە ئەوەندە موسڵمان و دڵپاک بوون مەولای سەلیمان دەکرد، مەولای سەلی وەسەلیم دائیمەن ئەبەدا، کە هەموو کول لەبەریەتی کە بەداخەوە ئێستا خەریکە بە بیدعەدا بندرێ. ئەو مەولای سەلیمەمان دەکرد و خەڵکیش لە دووەوە دایانکوتەوە، بە سڵاوە لێدان هاتینەوە بۆ شارۆچکەی تەقتەق. ئەڵە کە هاتینەوە پیاوێک لەو دێدا ناوی مام عەوڵا بوو، لە قاچ کەوتبوو، نەخۆش بوو، کەسی وای نەبوو، جاران دەرودراوسێ خزمەتیان دەکات. لە ناو خانۆکەیان مابەوە کە هاتینەوە، چونکە هەموو خانۆکان سوتا بوو، لە ناو خانۆکەی ئەو پیاوە بە زیندوی سوتێنرا بوو، کەس نەبوو دەری بێنێ، بە زیندوی ئەو ئینسانە هاواری کرد بوو، ئەو دڵڕەقانە کەسێن نەچوو بوو ئەم بێ قاچە بێنێتە دەرەوە. زۆر خەڵک خەفەتی خوا کە خانۆکەی بەسەرا سوتێنرا بوو، ماڵی هیچیشمان نەمابوو. حرەسقەومیەکان دەهاتن و مەڕ و ماڵاتی ئەو خەڵکیان لە هەموو دەیەکانە دێنایەوە بە هەزاران سەر مەڕ و بزن لێ دەخۆردرا، ڕەشەوڵاغ لێ دەخۆردرا. ئەڵە کابرای حرەسقەومی لوتی ڕاستی ئەوا لێ دەکرد لوتی بخورێنێ، هەموو ئەو خەڵکم دەبینیان و عەلەیکە السەلام و ڕەحمەت الله و بەڕەکاتوه، ئەوەندە ئێمە دڵساف و ساویت کە بووین. ئەو دەستی بۆ لوتی دەبر و مانزانی سەلاممان لێ دەکا. ئەگە جیسکێک لەو هەموو مێگەلە ڕای بدایە بۆ ئەوەی چنگە جیایەکی دەست بکەوتایە لە پەنایەکەوە سەوز مابێتەوە نەسووتا بێ،
خەڵکەکەی خۆمان لە ماڵی خۆیان کە تاڵان کرابوو ویان دەزانی ماڵی ئەوە دەچون ڕەگەڵیان دەخستەوە پاڵیان پێوە دەنادانگ و بادوانەکەیەوە گوناحە ماڵی خۆیان بوو دەستی دوژمنیان دەدایەوە ئەڵە کابرایەکم بینی پیرە پیاوێک بوو ژێر وڵاخەکەی گوێ درێژەکەی پڕ کرد بوو لە قاڵی و فەرشی نایاب کە لە ماڵان دزی بووی ڕیشی بەردا بۆەوە تەزبیحێکی 101 دەنگی بەدەستەوە بوو کە گەیشتە تەختەق دوو ڕێگای لە دەبێتەوە یەکیان بۆ کەرکووک بڕاتەوە لەگەڵ لەشکرەکەی خۆیدا بە تاڵانیەوە دووەمیان بۆ گوندی گەرمک دەڕۆی ئەڵە ڕووی کردە گوندی گەرمک ئەو خەڵکە دڵپاکەی خۆمانم دەبینی یەکێ بانجی دەکرد یابە یەکی دەگوی حەجی یەکێ دەگوی عێنی یەکێ دەگوی سەیدی تەریق غەڵەت بە هەموو ئاگاداریان دەکردەوە سەری لێ نەشەوێ ڕوو لەو دێمەکە و ئەمە ڕێگا ئەسڵەکەی خۆتە بەرەو کەرکووک بڕەوە ئەڵێ لەو کاتەدا کابرا کە وڵاخەکەی پێچ کردەوە ئەوەندەی شتی دزی لێ نابوو بە پشت تاکەوتە خوارەوە ئەو خەڵکەی خۆمان لە بینیان چوو بۆ ئەم پیاوە هاتۆ تاڵانیان کات چیان لێ بکە ماڵی سووتاندون هەر یەکەی لەوەی پەلاماری دا و بخاتەوە سەر وڵاخەکەی سەلامەتی ئینشاءالله سەیدی سەلامەتی و عێنی سەلامەت ئینشاءالله و لەشیان بۆ دەتەکان ئەڵە کابرا وەکو پیرەگورگ ڕاست بەوە هیچ شوێنی نەشکا بوو لەو کاتەدا هاواری کرد تەسبیحەکەم کۆمەڵە خەڵک وتیان کاکە چانێ هیچمان ڕێمان لێ هەڵە نەکرد چانی ڕێگای ڕاستمان نیشاندا هاتە ئەو پیاوە ڕیش پێ تەسبیحات دەکا ها تەسبیحەکەی هەر لە بینی 20 دەنگا شتێکی لێ دراواتەمە خەریکی خەتم و تالیلەیە هاواری کرد بەس تەسبیحەکەم دەبێ بۆ بدۆزنەوە گەڕان لەناو خۆڵ و لیتا بۆیان دۆزیەوە دایانەوە وتیانەوە تەسبیحاتی چی پێ دەکەی تۆ پیاوێکی ئەوەندە چاکی وتی تەسبیحاتی چی وتیانەوە تەسبیحات چییە وتی وەڵا ئەوە حیساباتی ئەو تاڵانیەی پێ دەکەم کە بەشی خۆمە وەرم گرتووە ئەوە لە 20 دەنگا پەڕۆیەکی ڕەشم لێداوە یعنی 20 جوانەگای منە لە دەدەنجی ترا 10 سەرمەڕی منە لە 20 ترا 20 بزنی منە ئەو پەتانەی کە لە تەسبیحەکەم داوای تەسبیحان نییە ئەوەی ماڵی تاڵانیە ئەو خەڵکە داماوەی ئێمە ئەو زەمانە ژوان زانیەوەی تەسبیحێکی بەدەستەوە بێ ڕیشێکی بێ و ئەولیای خوایە ئەو تاڵانی پێ حساب دەکرد ئەڵێ هاواری کرد قەندەکانم من قەندەی چی وتی ئەوەی سەبیلەکەی پێدەشێشم بوخچەیەکم لێ بەربووەتەوە دیار نییە گەڕان لە پەنادەوەنێکە ئەویش کەوتبوو بۆیان هێنایەوە وتیان خۆمە قەند نییە وتی نانە سەبیلی پێدەشێشم پڕی دەکەم لە تووتن سەیریان کرد هەموو بێشکەی ماڵان گەڕاوە ئەو کاتە بێشکە و لانکە جەنابتان هەموو بەبیرتان دێ ئەوانی کە تەمەنێکیان هەبێ ها بلوێرێکی تێدا بوو بۆ میزی منداڵ لە ڕوتان بەکار دەهات هەمووی هێنابوون وەی زانی بۆ قەندەی تووتنە و تووتنی پێ بچێشێ ئەوانەشی لە بێشکەی مناڵەکانی ئێمە دەرێ نابوو ئالەو کاتەدا دەڵێ ئێمە هیچمان نەمابوو کۆمەڵە خەڵکێک دڵیان خۆش بوتیان باشە منتیقەی ساڵەیی ئەڵەن کاتی خۆی دۆستێکیان هەیە ناوی حاجی شعلانی حەویجەیە خەڵکی حەویجەیە شەیخ العەرەبێکی زۆر گەورە و بەناوبانگە ئەم پیاوە زۆر بە پیاوێکی پیاوانە و دیندار و بەڕێز دەناسرێ دۆستی ئەو منتیقەی ساڵەیی بۆ هەموو ساڵێ پایزان سەری لێداون ئەو ڕۆژە کەس نەچوە بۆ ئیش هەموو بە دەوریەوە بوون هەر ڕۆژەیەکە داوەتی کردووە پێستەی پەنیر و سەتری ماست و ڕۆنەکەرە و خوری و هەموو شتێکیان بۆ پێچاوەتەوە ژنانی کوردی بەستە زمانی ئێمە بەڕیز ڕاوەستاون قۆڵیان ماچ کردە بۆی مبارەک بن ئەم پیاوە جوابیان بۆ دەنێرێ دەڵێ لەشکری حرس قەومی بەڕێوەیە و هەموو کوردستان تاڵان دەکا ئەڵێن وەڵا 20مان و تینمان بۆ هاتووە ئەڵێ هەرچی هەتانە و نیتانە بە نەقد و بە ماڵاتەوە هەمووم بۆ بنێرن پارێزگاری لێ دەکەم حکومە ناوێت دەستکاری من بکە من پیاوێکی ناسراوم ئەڵە خەڵک دەیانگوت جاچانی ئەو کۆمەڵە خەڵکە ئەو ناسیاوە پیاوی ئاوە ئاشنات بێ بۆ ڕۆژی تنگانە خەڵک جیسکە گڕوەیەکی گلدابەوە ئەوان ئەوەشیان گل نەدابەوە هەرچی پارە و پوڵیان زێر و زیویان مەڕ و ماڵاتیان بوو هەمویان تەسلیمی کابرای حەویجەیە کرد شێخ شەعلان ئەڵە کە وەزع ئەهوان بۆ وەکتیان وڵاش کوێ ئێمە هیچمان نەفەوتاوە بەهۆی ئەو دۆستەمانەوە چون کتیان جەنابی شێخ هاتوین مەڕ و ماڵات بەرینەوە کتی مەڕ و ماڵاتی چی وتیانی مەڕ و ماڵاتەکەی کە تۆ جەنابەت بۆت پارێزترن وتی کاکە من پرسیارێک لە ئێوە دەکەم ئەم مەڕ و ماڵاتە لای خۆتان بووایە دوژمن نەیدەخوارد وەک ئەو خەڵکە تاڵان نەدەکرا وتیان بەرە وەڵا یەکتی کاکە ئێستا دۆست بیخوا باشترە وەڵام ماڵی ئێوە نەماوە تازەوەی منە دۆست بیخوا باشتریان دوژمن دەبێ بڵێ دۆست بیخوا دەکەواتە دوژمن نەیخوادۆ من دەیخۆم ساڵانە وەرن لە پاییزا سەرێکم لێدەن و دیدەنیەکم کەن و هەندێک سەد ماز بەرنەوە لەگە خۆتانە هیچی نەدانەوە لەو هەموو ئەمانەتی کە پێیان سپاردبوو ئەو دۆستەش لەو لاوە دیسان کورد دەساویلکەکەی ئێمەی تاڵان کردەوە ئەو بە دوژمنایەتی ئەم بە دۆستایەتی بەڵام خۆشەویستان دوای ئەو هەموو کوشتن و دەربەدەرکردن و تاڵانکردن و سووتاندنە کۆمەڵە پیاوی بەڕێزی کورد مابوون کە لە خوێندەوار و سیاسەتمەدار و زیرەک عەبدولسەلام عارف وتی ئەمانە بمێنن و میلەتی کوجارشکە زیندوو دەکەنەوە ئەچم بە دەستی خۆم ڕەمیان دەکەم هەمویان دانابوون بچێ ڕەمیان کە سواری کۆپتەرەکەی بوو
بەڵام ئەو خوای کە لەسەر و هەموو کەسەوەی و زوڵم لە سووریا دەپسڕێنێ ئەو ناپاکیانە قبوڵ ناکە عەبدولسەلام عارف لەنەو تارەکەی سووتە فریای ئەوانە نەکەوە بچێ ڕەمیان کە بە دەماچەکەی خۆی لە ئاسمانە پارچە پارچە بوو بە خۆی بپاسەوانەکانیەوە خۆی سووتە کەواتە ئەمڕۆژ تۆی بەڕێز بەدیار تەلەڤیزۆنێکەوە دادەنیشی ڕۆژنامەیەک دەخوێنیەوە پێشبینی خۆش و ناخۆر جارێک دڵت خۆش دەبێت جارێک دڵت تەنگ دەبێت ئەمانە بکە بەڵام یەک شت لەبیر نەچێ وەکو ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەت هەمیشە بووە یەک شتکە لەبیر نەچێ ئێمە ئەڵڵامان هەیە مادام دەڵێی لا إله إلا الله قەت ئەڵڵا لەبیر نەچێ ئەڵڵایە کە ئەلقادیرە قودرەتی هەیە بەسەر ئەوەدا لە یەک چرکەدا بارودۆخەکە بە نەوعێکیکە بگۆڕێ ئەوەی کە بەتەمایە بە دەماچەی خۆی خەڵک ڕەمیکە لە کۆپتەرە لە ئاسمانە دەیسووتێنێ ئەوەی کە حیسابی بۆ ناکە ئەوەی بەسەرا دێنێ ئەڵڵا لەبیر نەچێ کۆتا قسەم ئەوەیە ئاگاداری ئەم خاڵانە بین لەم زوروفە ناسکەی ئێستادا یەکەم لە دوعا و پاڕانەوە بۆ لادان لە شەڕ و بەڵا درێخی مەکە قەت مەڵێ خوا دوژمن بێ و بزانم چی لێ دەکەم ئێمە فەرماندەکانی کەرکووکمان بینی لەگەڵ ڕێزم بۆیاندا کە فەقیر لە ناچاریا کشابوونەوە یعنی خەتای ئەوان نەبووە پێشمەرگەی بەڕێز و بە حرمەت و ئازا و پاڵەوان کە ئامادە بچێتە زژێر زنجیری دەبابە ئەتر ئەو چی بکەوەندەی دەسەڵاتە شەوی پێشوو لەسەر تەلەڤیزۆن دەیانگوت تەمەنا دەکەین دوژمن بێتە سەرمان بزانە دەیکەینە پەندی زەمانیاننا بەڵام پێغەمبەری خوا دەفەرمێت لا تەتەمەنەو لقاء العەدو بە سەحابەکانی فەرموو قەت مەڵێ خۆزگە دوژمن بۆم دەهات بزانێت چی لێ دەکەم هەر بڵێ خوا لە دوژمن لام دەی ئێوەش هەمیشە دوعایەوە بکە بڵێ خوا لە دوژمن لامان دەی خوایە بەڵای خۆیان بۆ سەر خۆیان بێ بەدەستی ئێمە دەفع نەبن هەمیشە لە دوعای چاک ئینسان حیفە زمانی بە دوعا ڕانەهێنێ هەمیشە لە شەو نوێژدا بێ لە بەری بەیانیاندا بێ لە سەڵاتی ضوحادا بێ دوعا بکەن کە خوای گەورە ئەم بەڵایمان لەسەر لا بەرێ و شەڕ بۆ سەری شەڕەنگێزان بێ دووەمیان زاڵم مەبە قەت زاڵم مەبە سێیەم زوڵم قبوڵ مەکە هەر کەسێ زوڵم قبوڵکە شەریکی زاڵمە زوڵم قبوڵ مەکە ئەگەر دەستت هەبوو بە دەستی زاڵم بگرە نەدبوو بە قەڵەم لەسەری بنووسە نەدبوو بە قسە بکە نەدبوو بە دڵ ڕقل لە زاڵم بێ بەڵام وریابە لەو کاتەدا کە دەتەوێت ڕقل لە زاڵم بێ و دەستی زاڵم بگری و لەگەڵ زاڵم نەبی خراپتری نەکەی وەزعەکە چونکە پێغەمبەری ئێمە صلی الله علیه و سلم دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره جاسەی یەک وشکی و ئەم حەدیسە کورتە چەند دەرسی لێوە دەگیرێ من هەر کەسێک لە ئێوە هەر یەکێک لە ئێمە مەسئولە لە دەستت لە قەڵەمت لە زمانت لە دڵت دەبێت ئیلا هەڵوێستێک تەوێ بەرامبەر بە زاڵم من هەر یەکێک لە ئێوە بەرپرسە ڕائا بە چاوی خۆی بینی نەک بیستت وەڵا بیستم دەڵێن فڵان شتوا بوو بیستنی ئەمڕۆ زۆربەی درۆیە بە چاوی خۆت ببینی ئەم شتە ڕووی داوە هەر کەسێک کۆبەوە چوار چەپڵە لێدرا و دوو فیکە لێدرا بە دوی خەڵک مەکەوە ئەبێ بزانین ڕەن بێ ئەمەش ئامانجێکی لە پشتەوە هەبێ بەداخەوە دەڵێم هەر لەم کوردستانی خۆماندا چوار کەس کۆ دەکەنەوە دایانکەن بە پەیژە و دوایەشێک سەر دەکەوێت کۆمەڵە خەڵک بە کوش دەچی ئاژاوەیەک دروست دەبێت دوای ئەوانەی کەوا سەرۆی کارەکە بوون بۆ خۆیان دەبنە بەرپەرست لەگەڵ حکومەتە ئاش دەبنەوە خەڵکەکەیش داماو دەبێتەوە هەر چوار چفیکە لێدرا و چەپڵە لێدرا و دەنگ بەرزکرایەوە گەرم مەبە لە ماڵی خۆتەوە تێبگا بەرچاوت ڕوون بێ بزانە بۆ چییە ڕائا بە چاوی خۆت ببینێ بە گوێ مەبیستە بە چاوی خۆت ببینە منکم لە ئێوە ئەگە بێ شەرعی کاری نایاسایی گەندەڵی لەناو خۆماندا چارەسەری نەکەین دوژمن دەستی تێدەخات دەستی تێخست منکم لەناو خۆتاندا چارەسەریکەن منکەڕەن شتەکە بێ شەرعی بێ نەک بەدڵی من نییە من تۆم بەدڵ نیە لە ڕقی تۆ نابێت لە ڕقی تۆ بێ ئەوەگە ڕقی شەخصی بێ ماڵوێرانکەرە ئەبێ حەق بێ ئەبێ بەڕاستی منکەڕەکە بێ و بمانەوێت لای بین فەلیغەیره بیگۆڕن بە باشە یعنی خراپەکە هەیە بەم هەڵوێستە مەدەنیانە بەم خەباتی مەدەنیانە بیگۆڕن بە باشە نەک خراپەکە دەبێ ئاگال لێ بێ خراپەکە نەکەی بە خراپتر ئەبێ لەگەڵ زاڵمان نەبی هەمیشە بڕوات بە خەباتی مەدەنی هەبێ و حکومەت گوێ لە جەماوەر بگرێ بەڵام ئاگامان لەوە بێ خراپ نەکەین بە خراپتر خراپ بە ئیزنی خوا چاکەین ئەگەر زانیت خراپتر دەبێ هەر خراپەکە بمێنێتە باشترە با خراپترەکە ڕوو نەدا چونکە دیسان فەقیر و هەژار دەبێتە قوربانی چوارم خۆت و ماڵ و منداڵت چاکە لەگەڵ تەبایی بە لەگەڵ تەفرەقە مەبە المؤمن غر كريم الفاجر خب اللئيم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینسانی ئیماندار دوو نیشانە هەیە دڵ صاف و سینە پاکە ئینسانێکی بەڕێز و بە حرمەت و زمانی قورسە وشەی پیس بە زمانیان نایە ئینسانی بەدکار الفاجر دوو نیشانەی هەیە خب لئیم نەرمە بڕە زۆر فێڵبازە خەڵکی دەکاتە بەردەباز پێ لە سەرکە لەسەری خەڵکی دەنێ خۆی دەباتە پێشەوە ئاگال لێبێ خەڵک پێ لە سەرت نەنێ نە پێ لە سەری خەڵک نییە
ئاگەل لە لەئیم و فاجریش بێ پێلەکە لەسەر نەنێ چونکە زۆرمان بینی بەس کە لەسەری خەڵکا بوو نەدەسەڵاتدار ئاگەل لەکە لەسەرت بێ بەڕێزم نە پێلەکە لەسەری خەڵک نییە ئاگاشن لەو سەرە بێ خەڵک پێی لێ نەنێ الفاجر خب نەرمە بڕە بە زمانی لوز دەتخەڵەتێنێ هەتا بە ئامانجی خۆی دەگا لەئیم زۆر نامەردە مشکلەوەی نیە کوڕی خەڵک دەکوژرێ وڵات چی لێ دەبێتە ئاگر دەبێتە دووبەرەکی مشکلە ئامانجەکەی خۆیەتی ئەوە نامەردی پێ دەڵێن جاوە فاجرە خوا لە ئیماندارانی بە حەق قبوڵمانکە لە فاجران و بێدینان بمان پارێزێ یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیەوە یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە یا ڕەبی خوا بەهانە و هاوارمانەوە بێ چی چاکە بۆمان بکەیت چی خراپە لێمان لادەی کەم و کوڕیەکانمان بۆ پڕکەیتەوە یا ڕەب العالەمین یا ڕەبی خوا ئەوەی نەخۆشە شیفای بدەیت یا ئەرحەم الراحمین ئەوەی نەخۆشە یا ئەرحەم الراحمین شیفای بدەیت یا شافی ئەوەی نەخۆشە و داوای دوعای خێری لەم موسڵمانانە کردو خوا شیفای هەمویان بدەیت هەر کەسە دڵبەخەمە دڵخۆشیکەی هەر کەسێک کەوا ئازیزێکی لەدەستداوە خوا سەبووری بەدڵ و دەرونی بگەێنێ هەر کەسێ مشکلەیەکی هەیە بۆی حەلکەی ئەو کوڕکچانەمان کەوا لە حەد و سەری زەواجدان یا ڕەبی خوا وڵاتەکەمان وا پڕ لە ئەمین و ئەمانکەی وای لێ بکەی کەوا خەڵکان جورئەتی ئەوە بکەن ماڵ و حاڵێکی نوێ پێکەوەنێن هەر زانیمان بۆ بینی لەگرانی بمان پارێزی یا ڕەبی خوا کوڕکچەکانمان بەلانەی حەڵاڵی خۆیان شادکەی لە مردوەکانمان خۆش بی زیندوەکانمان سەلامەتکەی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون